بەداخەوە ئەمڕۆ کۆمەڵە کەسێک لەوانەی کە بە خۆیان دەڵێن عەشایر یاخود ناوی خۆیان ناوە عەشایر، هەندێک لەوانە زۆرێکیان ویژدان ڕەحم و بەزەی لە دڵیانە نییە. بۆچی؟ لەم خاڵەدا کاتێک کە خێزانەکەی تەلاقەدا دایکی مناڵەکان مەحروم ئەکا لە بینینی مناڵەکانی. وەڵا باو باپیرم وای کردو، باو باپیرت زاڵم بوو لە تۆ زاڵمتر بوو. ئاگاداری ئەو خاڵە بە دایکی کە خێزانەکەی تۆیە کافر بێ، لەشفڕۆش بێ، زیناکەر بێ، پیاوکوش بێ، هەرچێک بێ دایکی مناڵەکانە، مەجالیتیان نییە. ئاگاداری ئەو خاڵە بن. بووکەکەی کە تەلاقە درێ بەخوا نابێت مناڵەکانی ببینێت، کچەکەی تەلاقە درێ بەخوا نابێ مناڵەکانت ببینی. چەندەها ئافرە تەلەفۆنم بۆ کا بە گریانەوە ئەڵێ خەریکە جەرگم دەرەچێ بۆ مناڵەکانم، مەرخە زورم ناڵم ببینم، یا ما باوکی خۆم بەخوا کچەکەم نابێ مناڵەکانت ببینی. ئەوش ئەڵێ بەخوا ناڵم ببینی تۆش. ئەمە زاڵمیە. بۆ لە تۆ زاڵمتر و بێویژدانتر و بێڕەحمتر هەیە؟ هەی دیکتاتۆر، هەی زاڵم ئیستەمکار، هەی مجرم، مناڵێک چوار مناڵ پێنج مناڵ لە دایکی مەحروم دەکەی، هەموو ڕۆژێ بە گریانەوە بیری مناڵەکانی دەکا. ئەبێ باجی ئەو نەفام و نەزانیە بدەیستیان بەخوا. بۆیە هەر کەسێکتان واتان کردووە بگەڕێنەوە بۆ لای خوا، دڵنیا بن خوا تۆڵەیەکتان لێ ئەکاتەوە. گریان و فرمێسکی ئەو دایکە کە دێتە خوارەوە بۆ بینینی مناڵەکان خوا لە بیری ناکاو ئاگای لێیەتی. ئەو دوعانەی کە لە تۆی دەکا خوا ئاگای لێیەتی. بۆیە لە خوا بترسن، شوێنی دینی خوا بکەون، نەک عورف و عادەتی عەشایری. ژن هەرچیەک بێ دایکێتی، بووکتە، کچتە، خێزانتە، مناڵی لێ مەحروم مەکە. دڵنیا بە لە دنیا و قیامەت باجەکەی ئەدەی. خوای گەورە تۆڵەیەکت لێ ئەکاتەوە دەرەجەیەک. تۆ فەرقت چییە لەگەڵ ئەوانەی کە مناڵیان لە دایک و باوکیان جا کردەوە زینە بە چاڵیان کرد؟ تۆ زێ فەرقتانێ. ئەو کوشتی بەستەوە نەتکوشت، بەڵام تۆ دایکت کوشت بە خەم و خەفەتەوە. با لە خوا بترسین. ئەمە نەسیحەتێکە چەند جار پێتانم وتووە، مناڵەکان لە دایکیان مەحروم مەکەن. ئەگەر مانگی دوو سێ جاریش بێ با بیبینن، ئەجینا دڵنیا بن لە دنیا و قیامەت تۆڵەی ئەو تاوانە گەورە ئەو جەریمە گەورەی وەردەگرن. با لە خوا بترسین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ئێمە تەمەنێکمان لێت، خوا کاتێ دایکمان دەمرێ باوکمان دەمرێ حاڵمان چۆنە؟ دایکمان دەمرێ حاڵمان چۆنە؟ ئەی باشە تۆ چۆن دەچیت ئەو هەموو مناڵەوای لێ ئەەکەی با دایکی نەناسێ، ئەڵێ با دایکی نەزانێت دایکی شێیە، با نەزانێ، سەی ئەم زاڵمیەکە، سەی ئەم بێویژدان و بێڕەحمێکە. ئەمە لەبەر عورف و عادەتێکی تەواو خۆتە لە باو باپیرەوە بۆت ماوەتەوە. دڵنیا بەخوا تۆڵە لە باو باپیرت و لە خۆشت دەکاتەوە کات ئەمە سیفەتان بێت. مناڵ منعکە لە دایکی، لە جگەرگۆشەکەی خۆی بێبەشی کەن، لە بۆنی مناڵەکەی و ماچی مناڵەکەی بێبەشی کەن. دڵنیا بن خوا تۆڵەتان لێ ئەکاتەوە. بۆیە واز لەو ڕەفتارە بێنن، ئەوەی کردوێتی با تۆبە بکە و مناڵەکانی با بە دایکی شاد بنەوە. ئەوەشی نەیکردو بانەی کات واز لە باو باپیر بێنە، ئەگەر مخالفەی شەرعیان خەن شوێنی دینی خوا بکەوە بەس. خوایگان خۆت شاید بەڕامگەیانت.